طبعی ئینسان وایە خۆشەویستەکەم حەزی لە شتی تاسەیە حەزی لە شتێکە کە سڕی تیانە بێ دوو ڕۆژی ترمانێکی تر هەموو خۆوان پێچینەوە بۆ چۆ سەیرانە سیارە ڕیز دەبێ و ئیزدیحام دروستە بێ و بۆ چۆ بۆ سەیران حتا ئەگەیتە شوێنەکە تو دەعم بە سیاراکەیت و بانزینەیت و هۆڕن لێیت و گەیشتە شوێنەکە سەیری شوێنەکە کرد و نانێک تیا خوارد و تاسە و شکاوپاڵێکی تیایەوە و با بڕۆینەوە جا پەلەیەتی ئیزدیحام دروست نەبێ زوو بگەڕێتەوە بۆ چونکە ئەمە شوێنی خۆی نییە ئەمە جێگەی خۆی نییە ئینسان طبعی وایە هەر ئەوەنە تاسەی لە ئافرەتێ شکا دوایی نایەوێ دوایی بە پولێکی قەڵب سەیری ناکە حەزی لێی نییە دەستی دوی بۆ چییە ئەم ئافرەتەکە خیانەتی لە باوک و کەسوکاری کرد خیانەت لە میشەکە لەبەرەوە ئەم کوڕان کچەی ناوێ بەڵام ئەگەر هەر لەو سەیرانگایە خانوویەکی خۆی تیا بێ تازە بەجێی نایەڵێ ئیسلام ئەڵێ کوڕەکە ئەو کچە خۆشەوێ ئەڵێ بەڵێ ئەلێ دەورە خانوویەکی بۆ بکە دەستی بۆ ماچکە پیاو بەرە شایەت بەرە خەڵک بە ئاگادار بێت مەمنون بە ئینجاوەرە دانیشە کستەینێ هەروە گاڵتە نییە کشی ئێمە کشی ئێمە بە شەرەفە کشی ئێمە کشی ئەوروپانی لەسەر جادا های لێ بکەیت و دوای هەر لەسەر جادە بای لێ بکەیت کشی ئێمە فەرقی هەیە ئەبێ سەنگین بێ ئەم کشە ئەبێ ئەم کشە شاژن بێ ئەبێ بەدە واستەیە بڕۆی هەتا ئەگەیتێ لەبەرەوە نەکەن کچینە دەرگا بۆ خەڵک بکەنەوە بێتە ماڵەکانتان نەکەن خۆتان سووکەن بەدەم کەسەوە نەکەن تووشی غەڵەتێکی وابن بەیانی سەری باوک و کەسوکارە شۆڕکەیت سەری خۆشە لای مردەکە هەر شۆڕکەیت حتا قیامەت ئیداتەوە بە چاوتە حتا قیامەت تۆ بەتەمای چێنێ لەگەڵم پیاوەیە بژیت لەبەرەوە خۆشەویستەکەم ئەمە دەردە کە خەڵک بە دەرمان تێیکەیشتووە ئەمە دەردە ئەمە نەخۆشیە نەخۆشیە وا لە ئینسان کا قەلەق بێ خەفەت بخوا خوێنی بۆ تەواو نەکرێ تووشی قورحەی مەعیدەیکە شێتیکە فەشەلی پێبێنێ لە هەموو شتێکە نەتوانێ بخەوێ زەعیفیکە ئەمە پێی ناوترێ سەحەت ئەمە پێی وترێ نەخۆشی ئەم پێیسی بە چارەسەری دەرونی هەیە ئەم پێیسی بەڕانهێنانەوەی هەیە جارێکتر ئەم ئینسانە بێتەوە بۆ چونکە بەردەوام ئینسانەکە تۆ تینی دەکەیت بەبێ ئەوەی کە تێدیکەی بەس دەڕێ قسەوەیە ئەم دوو ئینسانە کە گەیشتن بەیەک بە حرامیەکەن بەیەک کە حرامیش لە شتێکا هەبوو ئیتر خوای گەورە بەرەکەتی لەسەر هەڵەگرێ ئەم ساڵ ڕێژەی تەلاق لە کوردستانە یەکسان بووە نەخێر زیاتر بووە لە ڕێژەی زەواج هەمووی باجە حەزەکەم باش بزانیت ئەمە هەمووی باجە ئەبێ بیدەیت لەبەرەوە خۆشەویستەکەم حەلی یەکەمی ئەم مەوزوعە چییە؟ زەواج ئەبێ ئافرەت زەواجکە ئەبێ کوڕ زەواجکە دایک کشەکەی نەبەستێتەوە وەڵا کچەکەم مناڵە و بەخوا تەڵەبێ وەڵا هێشتا ماوێتی و یەک کچەکە فەقیر هەرەوەی دەگەمت بەخکە ناکاتەوە بڵێ وەڵا دایە گەورە بووم شکوری سە قاپیش ناشکێنم ئێ وایە ئەم کشە لە ناخەوە خۆشترین حەزی ئافرەت ئەزان چییە؟ حەزی دایکایەتیە ئەزان کەی مەرحەلەی مراهەقە ئەو کاتێک کە گەورا بێ باڵقە بێ ئەو کاتە زۆرترین حەزی لە زەواجە نەگە ئەو کاتێک کە کولیە تەواوەکە نەگە ئەو کاتەی دکتۆرا ماستێرەیەنێ ئافرەت کە ئەو گەیشتە ئەو مەرحەلەیە موعەقەدە بێ دکتۆرای هێناوە تازە بە کەسێکی خوێنەوە ڕازی نابێ تاقەتی نییە ئەم هەموو کوڕە جوانی لە بیدایەتی عمریان ڕەفس کردووە تازە بە هەموو کەسی ڕازی نابێ بۆیە مێنێتەوە کەمایەوە ئەنجا سی دەوروبەری خۆیەکە ئەو مناڵی پێیە ئەو مێردی هەیە ئەو ماڵی هەیە ئەمی سیرەکە دایک و باوکێکی پیر بەیانی بەجێڵن ئێوە خزمەتی دایکەکە کا بەزەرەدایە تۆ مستەقبەلەوە لێکردن تۆ نوێ شوو بکەم ئێستا من شادم بۆ چییە؟ چی لە خوێندن کەم؟ بەیانی کە تۆ مردیەکە و مەلای براژنم بەدەستنگە خواردمەیاتێ سبحان الله زۆربەی ئەوانەی کە لە خەستەخانە ئەمرن زۆربەی ئەوانەی کە ئەمرن ئەو کەسەی زۆر بۆی پەرۆشە و زۆر ئەگری کچەکەیەتی دیقەتم ماوە زۆرینی ئەوانن کە شویان نەکردووە
خەمی ئێوەیە دایکی بڕۆ بە تەنیا بەجێبمێنی. والله هەر ئەو خوشکە کە شووی کردووە لە ماڵەکەی وەکو ئەم پەرۆشی نییە، بەڵام ئەوەی کە بیر دەکاتەوە ئەم بە تەنیایی بەجێمێنێ تەنها ئەم باجەکە ئەدا لە هەمویان ناڕەحەتر و لە هەمویان زیاتر قوڕە پێوێ. ناقیشی نییە حەزەکەم باش بزانیت. ئەگەر جایز بووە بچوایەتە ناو قەبرەکەەوە لەگەڵ دایکیا دەستیان کردایەتە ملی یەک بنێژرانایە زۆر مەسلحەتری بوو، بۆی کە بۆ ئەو ڕەزالەتە بەجێ نەمێنێ کە دوای دایک و باوکی ئەیبینێ. لەبەرەوە خۆشەویستەکانم هەر کاتێ چانسی زەواج ڕێکەوت لە دەستی مەیە، لە کیسی خۆتی مێ، چکە مستەقبەلی تو هەر زەواجەکەیە، خوێندن نییە. ناڵێن خوێندن شتێکی ناقۆڵایە، ناشڵێن شتێکی زۆر پیرۆزە کە ئینسان مستەقبەلی خۆی لەسەردانێ، بە تایبەتی بۆ ئافرەتان. ئەمە کارێکی هەڵەیە.